لە مێژووی حکومڕانی کوردی و دوای چەندین جار هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە سنووری هەر چوار قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر پۆستای داریەکانی ئەم شارانە بەدەستپارتیەوە بوونە و نەیداونەتە هیچ لایەنێکی تر. لە ئێستاشدا زیاتر لە 10 پۆستی ئیداری لە دەڤەری سۆران بە شێوەی وەکالەت بەڕێوە دەبرێن و وا بڕیاریشە لەم ماوەیە پۆستەکان پڕ بکرێنەوە. سەرۆکی لیستی پارتیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت پۆستەکان بە کەسانی پارتی پڕ دەکرێنەوە و نایدەین بە لایەنەکانی تر. بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامیش ئاماژە بەوە دەدات سەرجەم پۆستایداریەکانی دەڤەری سۆران لەلایەن پارتیەوە قۆڕخ کراون و هیچ بەرکەوتەیەکی هەڵبژاردن بە کۆمەڵی ئیسلامی لەو دەڤەران نەدراوە. ئەم چوار قەزەلان یەک حیزبەوە ئیدارە ئەدرێ و حکومڕانی تێدا ئەکرێت لە سەرجەم یەک ئیداریەکان خۆیان یانی فەرمانڕەوان حکوومەتی بکەفراوان لێرە ئەسڵ بوونی هەرنیە کەمە جێگەی نیگەرانیە و جێگەی تێبنی لای سەرجەم لایەنە سیاسیەکانە کە حەقی خۆیان هەموو ئەوانەی کە سەرکەوتیان بەدەستێنە لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان حەقی خۆیانە کە یەکیدارەکان بەپێی ئیسحاقی خۆیان وەربگرن بەڵام بەداخەوە لێرە نییە بەدەست حیزبەوە فەرمانڕەوایی ئەکرێت سەرجەم یەکیداریەکان لایەن ئەوانەوە قۆڕخ کرایەوە و پاوانخوازیەک هەرچی یەکگرتووی ئیسلامیە کەوا ئەوانیش لە دەڤەری سۆران هیچ پۆستێکی ئیداریان پێنەدراوە پێیان وایە بۆ نەهێشتنی گەندەڵی پێویست بوو سەرجەم لایەنەکان بەشدار بووانە لە پرۆسەی ئیدارەکردنی دامودەستگاکانی حکوومەت. هەروەها بزوتنەوەی گۆڕانیش دەستا و دەستنەکردنی دەسەڵات و هێشتنەوەی پۆستە ئیداریەکان لە دەڤەری سۆران بەدەستپارتیەوە بە زەنگێکی خەتەرناکی دادەنێن بەڕووی دێموکراسیەتدا. قناعتمان وایە بۆ تەفعیلکردنی دامودەستگای حکوومەت و بۆ نەهێشتنی گەندەڵی بۆ دڵخۆشکردنی خەڵکی ئەم سنوورە پێویست بوو هەموو لایەنەکان بەشدار بن لە پرۆسەی ئیدارەکردنی دامودەستگای حکوومەت. پێشەکەی ئێمە گۆڕینی کەسەکان نییە، بەشداری پێکردنی لایەنەکانە لە دەسەڵات و یەکتر خوێندنەوە و بە یاسایی و دەستوریکردنی وەزعەکان. ینی بەڕاستی ئەوان کە پۆستە ئیداریەکانە گۆڕن پرس بە کەس ناکەن و پرس بە حکوومەتیش ناکەن هەتا ئەگەر حکوومەتەکەش ئیخوایان بی. سەرۆکی لیستی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژە بەوە دەدات تا ئێستا لە پارێزگای هەولێر نزیکەی 10 پۆست گۆڕانکاریان بەسەردا هاتووە و نەگەڕاونەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا. ئەمە لە کاتێکدا بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە بەرپرسەکان دابنێت یاخود لا بدات. گۆڕانکاریەکەی کە پێویستە بکرێتنەوە گەردانەوە بە یاسای بە فعلی بگەڕنەوە بۆ ئەنجومەن ئەوە بەپێی ئەم ڕێکارە بێکە لە یاسای ژمارە 3 داهاتووە وایە ئایا ئەم پشکەش هەر پشتی پارتی دیموکراتی کوردستانە بە فعلی ئەمە خۆی ئەمانە هەمووی پرسیار و قسەی خۆی لەسەر هەیە. دوای هەڵبژاردننی پارێزگاکان بڕیاروا بوو سەرجەم پۆستەکان بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن لە نێوان لایەنەکان بەش بکرێن. بەڵام تاوەکو ئێستا لە پارێزگای هەولێر تەنها پارتی دموکراتی کوردستان پۆستە ئیداریەکان بەڕێوە دەبات و لایەنەکانی تر بەڕێوەبەری قوتابخانەیەکیشیان بەرنەکەوتووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.